ئەو بۆنانە بەمڕەکەزی لۆماندێ کو مثلا دەستە شەریکەی ئەو هالۆ لە بۆ مەدێ مثلا کو شەریکە مثلا دەچێتە شەریکەی ئەو هالە بۆ مەدێتن ئێستا کە بەخۆمان بۆنەکان چا دەکەین بەخۆ ئەمە بۆمان زۆرە تقریبا لە سەد نەوعیەتی زیاترمان هەیە مثلا ئەمە بەخۆمان کاری جوملەش دەکەین یعنی بەمڕەکەزی بەخۆمان وەکالەتمان هەیە ئەو بۆنانە یعنی بۆنەکان زۆر هەموو وەکو مارکەکان لە لای مەدەست دەکەوێت بەڵام کو مەسەلەن ئێستا بەمڕەکەزی لۆماندێ لۆمان هەرزانتر ڕادەوەستی ئەمە بە سعرێکی مناسب دەیفرۆشین وەکو ئەوەی نییە مەسەلەن کە مەسەلا تو دەچی شوشەکی بە 100 دلاری دەکڕی لەوانەیە لەکنەمە بە 15,000 دیناری دەست بکەوێت بە 10,000 دەست بکەوێت یعنی بە 5,000 دەست بکەوێت یعنی بۆنەکان وەکو مارکە وەکو لاکۆز وەکو مەسەلەن هۆگۆ بۆس وەکو باجڤنجی هاپینۆس وەکو بۆنەکان زۆرن یعنی نوعیەتەکانیان زۆر ئەمە ئەو بۆنانەمان نییە یعنی ئەو بۆنانە نیە ئێمە هەموو مەسەلەن بۆنەکان فەڕەنسیە ئەڵمانیا بۆنەکان تورکیا ئیسپانیا بۆنەکان هەمووی ئەزنەبی یعنی هەموو وەکو خۆی لە کە شەریکە بە سایلی لۆمان ڕەوان دەکات بە مڕەکەزی کو مەسەلەن دەستە شەریکەی شەریکە تەعبیەی شوشەی دەکاتن ئەوها مەسەلەن بۆنەکان ئەمە لێرکانە تعبیەی دەکەین و پێشکەش بە خەڵک دەکەین وەڵا زیاتر حەزە پێویست بۆ بۆنکردن زیاتر حەزە ئێستا من یەک بەخۆم زۆر حەزم لە بۆنی شتووایە زۆر جار دێمە ئێرە بۆنی دەکڕم بۆنی بەکاردێنم یەک نوع بەکاردێنم یعنی 4-5 نوع دیشەیە بەس هیوایەتە هیوایەت هەیە نەفەر هەیە ئەنواع بۆنی بەکاردێنی بەزە من یەک نوع بۆنی بەکاردێنم ئەو بۆنە کە پێی خۆشە وەڵی هۆکارەکەی ئەوەیە بۆن سپلێندەر بەکاردێنی من بەخۆ بۆنە چی بە من خۆشە سووکە قوڕز نییە حەزم لە بۆنی سووکە زیاترەوە زیاتر مشتریەکان کە دێن بۆ ئەو شوێنە زیاتر تێکەڵی زیات حەزیان لە بوون تێکەڵەیە چەند زۆرە بوونە تێکەڵەمە هەیە خۆمان تێکەڵ دەکەین دەدەین بە مشتریەکانیان زۆربەی مشتریەکان حەزیان بە لە بەرچاوی خۆیان حەز دەکەن تێکەڵ بکرێتن بۆنەکان ئێمە وەکو بۆنەکانی وەکو مارکەنەوان کە سەرەتا چۆن بچێت بۆ شەریکە وا دێتن بۆ لای ئێمە وەکو بۆنی هاووکە و خۆشەویستیە و زانکۆیە و دیبیەکسە ئەو تێکەڵانە کە لای خۆمان دەگیرێتەوە جات ئەوان دەفرۆشێن ئەو جۆران دەفرۆشێتن هەیە بە دوای مارکەکان دەگەڕێ یعنی ئەو مارکانە ئەوەی مارکەی بەکارهێنەیە حەزی لە مارکەیە مەسەلەن مارکەی بۆنەکان وەکو لاکۆس و هۆگۆ بۆس و وەکو ئەو لابیدۆز و مەسەلەن شالیز و بلوشانیەل و مەسەلەن ئەو مارکەکان وەکو مارکەکان یعنی خەڵک مارکەی دەوێت بەڵام وەکو زۆرە خەڵکە شێ مەسەلەن حەزی لە تێکەڵاوە بۆنی تێکەڵاو بەکاردێنێت وەڵی زیاتر حەسەب بۆن هەیە مارکەیە بۆنی شێ وەسەتە مارکەکەی زۆر ئەوە نییە بەخۆت نییە بۆنەکەی مانەوەکەی مارکە شەیە برەک ساریان فەرکەیە گرانترە بڕێک بەسیە شەرتەوەیە دەمینێتەوە ئێستا من دێمە ئێرە مەسەن بۆ ئێرە بۆنی دەکڕم بۆ ئەوتکانە بۆنەکان عیبی نییە بە من سعرەکەشیان مناسبە دەمینێ بۆنەکان دەمینێ لەسەر زرکوت ئێستا مشتریمان هەیە مەسەلەن لە شارەکان کە دێن مەسەلەن لە جنوب دێ لە دهۆک دێ لە سولێمانی دێ درێ ئەمن لێرەکانە نەبی بۆنی زیاتر ناکڕم ئێستا بۆنی مە مەسەلەن نەک هەرلۆ لە بۆ دەوڵەتەکانی تریش مەسەلەن ئێستا بۆنی مە فەڕەنسیە
لێرە ڕا لە بۆ فەڕەنسا دەگەڕێتەوە چونکە بەسایلی وێماندی هەرزانتر لێماندی مثلا لەوێن لە فەڕەنسا لە ئیسپانیا لە ئەڵمانیا مثلا بۆن عتر گرانە مثلا شتێکی وەندە بە $100 $150 دەکرێت لێرکان لێمە بە 10,000 15,000 زۆر بە ئاسانی دەیکڕێ و لەگەر خۆی دەیباتەوە مثلا زۆر بۆنی دەبا و لەگەر خۆ دەیباتەوە کە کابرێت مشتری مارکێکەکرد بە $100 نایکرد بە $100 دێت دوای ئێمە هەرزانتر بەدەست دەکەوێتن نرخی بۆی ئەوەی کە پارەی تکە ناداتن وەکو پاری بۆ ئەوروپا ناڕاتن هەر زۆریش کارەگەریە بۆ یعنی بەڕاستی بازارمان یعنی ئەگە برێم 110 پێشان 120 پێشانە زۆر زەعیف بووە یعنی بازارمان وها نمایە وەکو پێشانەکە بازارێکی زۆر خۆش خەڵک یعنی زۆر بە ئاسانی داهاتن ئەترانیان دەکڕێت بە خدای پێش قەیرانەکەی بازار خۆش بوو مەسەڵەن سعریش تۆزێک بەرزتر بوو بەڵام ئێستا سعریش تۆزێک دابەزیوە و بازارەکەش زۆر زەعیف بووە یعنی زۆر تەئسیری کردووە لە هەموو بازار نەکەرێمە لە هەموو بازار تەئسیری کردووە